بەرپرسی کۆمپانیای ماست بۆ بەرهەمهێنانی کارەبا دەمانەوێت بچینە لای جەلال و پرسیارەکانی ئاراستە بکات بزانین وەڵامەکانی ئەو چییە. جەلال سڵاو لێبێ دەمەوێت لە میوانەکەت بپرسی وەڵامەکانی ئەوان چییە لەسەر دابینکردنی کارەبا و بوون و نەبوونی سوتەمەنی. بەڵێ کاک بەختیار سڵاو لە جەنابت و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئەسمانی پێیان بێ دیارە وەک لە هەواڵەکە ئاماژەت پێکرد لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی کارەبا ڕاگەنرایەکی بڵاو کردەوە باسی لەوە کرد لە ئەگەری ڕێگریکردنی تانکەرەکانی سوتەمەنی کۆمپانیای داناغاز لەلایەن دانیشتوانی هەردوو ناحیەی تەکەی جەباری و قادرکەرم و گوندەکانی دەوروبەرەوە ئەگەری ئەو بڵین ئەگەری ئەوە هەیە ئەو چەند کاتژمێرە کارەبایش کە هەیە نەمێنێ یاخود بڵین کەمتر بکرێتەوە. بەڵام ئێستا لە کۆمپانیای ماسین لە وێزگەی کارەبای ماز ببوورە لە قەزای چەمچەماڵ گفتوگۆ لەگەڵ کاک ئارام عوسمان ئەندازار ئارام عوسمان دەکەم سەبارەت بەو گرفتانە و بە گرفتی کارەبا لە سنوورەکە. کاک ئارام سڵاوت لێبێ و سوپاس بە ئامادەبوونت. کاک ئارام ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئایا ئەو شتەمەنی کە بۆ ئێوە دابین نەکرێ بۆ بەرهەمهێنانی کارەبا ئایا لە ڕێگەی تانکەرەوە یان لە ڕێگەی بۆ ڕێوە کە لە کۆمپانیای داناغاز بۆ ئێوە دابین نەکرێ؟ ئێمە پێشتر کە بە تەنکەر بەس گازۆیلمان بۆ هات، بەڵام ئەوەی ئێستا کە ئیشەکە یەکەکانمان بەس بە بۆری غازە کە بەمانیە لە داناغازەوە غێری ئەوەی سوتەمەنی ترمان بۆ نایەت. لە ئەگەری ڕێگریکردنی ئەو تەنکەرانە گرفت بۆیە دروستە بێ بۆ بەرهەمهێنانی کارەبا؟ گرفت بۆ ئێمە دروست نابێت چونکە ئێمە بە تەنکەر بۆمان نایەت. ئەوەی کە بین بیزانم ڕێگری لە تەنکەرێکی بگیرێت بۆری غازەکە هەر هاتووە، یعنی بۆری غازەکە ئێمە ئەتیمادی سەل لە ساکینە سەر بۆری غازەکە هیچ جۆرێک تەنکەر بۆ ئێمە گازۆیل و یا جۆری تر غاز و شتمان بۆ نایەت. ئێمە هەر بە بۆری غازەکە کە بۆنێپەوە ئیش پێکەین واتەکان. کاگەرەمە سەرجەم ئەو شتەمەنیانی کە بۆ ئێوە دابین نەکرێت لەلایەن کۆمپانیای داناغازەوە هەموو لە ڕێگەی بۆ ڕێوە؟ بەڵێ هەموو لە ڕێگەی بۆ ڕێوەیە. کاگەرەم ئەمێ باس لەوە بکەم سەبارەت بەوەی کە ئێوە بڵین کارەبا بەرهەمهێنن دابشکردنی کارەبا لەسەر ئێوە نیە، بەڵام زۆر جار لە خۆپیشاندانەکانە خەڵکی ڕۆبەڕووی ئێوە بێتەوە. یعنی ئێوە تا چەند بەرپرسن لە دابشکردنی کارەبا؟ ئێمە وەکو وێزگەیەکی کاربەرهەمهێنانی کارەبا بەرپرسنی لە دابشکردنیە. ئێمە وێزگەیەکی بەرهەمهێنانی کارەباما کەم کارەبایی کە ئەمە بەرهەمی دێنێت جیاوازی هەیە لەگەڵ کارەبایی کە لە گەڕەکەکانە بە مۆلیدەوانە دابش ئەکرێ. ئەم کارەبایە کە ئێمە بە ڤۆڵتەیەکی بەرز ئەڕوات ئەچێتە قۆناغی گواستنەوە و دابشکردن کە ئەو قۆناغی گواستنەوە و دابشکردن لە ئەرکی حکوومەتە لە هەرکی ئێمە نیوەکو کۆمپانیایە. لە ئەگەری بڵین زیادکردنی بڕی شتەمەنی بۆ ئێوە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان و حکوومەتی هێرەمەی ئەو ئەتوانێت بڕی بەرهەمهێنانی کارەبا زیاترکەن؟ بەڵێ بەدڵنیایەوە ئێمە کە ئەمڕۆ ئێستا لێرە وەستاوین ئەگەر تۆمەشای ئەو شاشەی لە پشتمەوەکەن دیاری ئەکا کە ئێمە سێ یەکەمان لە ئیش وەستاوە. ئەو سێ یەکەی کە لە ئێمە لە بڕی هەشت یەکەی غازی و وێزگەکەمان بریتیە لە هەشت یەکەی غازی لەگەڵ دوو یەکەی بە ستیم تۆرباینەوە بە بخاری ئیشەکە پێویستی بە سوتەمەنی نییە ئەم یەکە تازانە. بەڵام ئەو هەشت یەکەیە کە بە غاز ئیشەکەن پێشتریش ئێمە پێش 2014 بڕێگە گازمان بۆ هات کە بتوانین ئەوانی کە بە غاز کافینە غازەکە بەش ناکە بە گازۆیل ئیشمان پێکرد. بەڵام لە ئیسادا ئێمە هیچ گاز نوع سوتەمەنی ترمان بۆ نایە غێری ئەو غازە و غازش کە بۆمانێت بەش ناکە کەمە بتوانین هەرژێکە ئیش پێ بکەین. لە ئیسادا لە ئەمڕۆیە ئێمە سێ یەکەمان لە هەرشتەکە کار وەستاوە. طبعا ئەگەر حکوومەت بتوانێت سوتەمەنیمان بۆ بێنێ بۆ ئەوی سێ یەکەیەکی ئیش پێ بکەین بە ڕێژەیەک کارەبا تەسیری چاکێ بێت لە چاکردنی کارەبا. کاگەرام کۆتا پرسیارم خۆی چەند یەکەیە هەمووی کەسەیەکە وەستاوە؟ سەرجەم ئێمە وەکو ئاماژەم پێکرد هەشت یەکەی غازیمان هەیە لەگەڵ دوو یەکەی پێڵێن جۆری ستیم تۆرباین بە بخار ئیشەکە. ئەو دوانە پێویستی ئەو دوانە پێویستی بە سوتەمەنی نیە، بەڵام هەشت تۆرباینمان هەیە توانای هەر هەشتی 1000 مێگاواتە. لەو هەشتا ئێمە ئێستا سێدانی وەستاوە، سێدانی کە لە بەرەوەی سوتەمەنی بۆ دابین ناکرێ وەستاوە لە کار وەستاوە. بەڵێ کاک بەختیار ئەگەر ڕێمە لای جەنابەتەوە وتەکانی بەڕێز ئەندازیار ئارام عوسمان بەڕێوەبەری وێزگەی کارەبای ماز و لە چەمچەماڵ سەبارەت بەوەی کە لە ئەگەری ڕێگری